گفتگۆ دەکەین لەبارەی بابەتێکی ترەوە ئەویش بابەتێکە پەیوەستە بە پرۆسی ئەنفال دوو توێژەر لە سنتەری توێژینەوەی زانکۆی چەرموو بۆ تاوانەکانی ئەنفال و جینۆساید توێژنەوەکیان توێژنەوەکی زانستی هاوبەشیان بە ناونیشانی جینۆسایدی ئابووری لە پرۆسەی ئەنفالی کووردا لە کۆنفرانسێکی نێودەوڵەتی بڵاو کردەوە کە بە هاوبەشی زانکۆی چەرمە و زانکۆی گەشەپێدانی مرۆی و چەند زانکۆیکی و ناوەندێکی ئەکادیمی تری عێراق ئەم بابەتیان ڕێخستووە. ئێمە دەمانێت لەسەر ئەم بابەتە زیاتر قسە بکەین زانین کاریگەریەکانی لە ڕووی ئابووریەوە چی بووە و پرۆسی ئەنفال بۆ خۆشی کە دەستی پێکرد چۆن زەرور و زیانێکی گەورەی بە هەرێمی کوردستان و ناوچەکانی هەرێمی کوردستانگەیان بۆ مەبەستە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز زرار عەلی توێژەر لە سنتەری توێژینەوەی ئەنفال لە زانکۆی چەرمۆ دەکەین بەخێر بیت. زۆر سپاس. زۆر چاو. پرسیاری یەکەم ئەوەیە کە کاک زرار با بزانین ئەنفال بە کۆی گشتی ئەگەر باسی ئەوەکەین ئەوە ئێمە پرۆسەکە لە ڕووی ئەوەی کە زیانێکی مرۆیی زۆر گەورەی گەیاندووە و تا ئێستاش دەرهای شتەکانی دیارە با بزانین ئەنفال بە کۆی گشتی چ زیانێکی بەو ناوچانە گەیان کە ئەنفالی تێدا ئەنجام بدرێت. بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە لە ڕۆژێکی پیرۆزە کە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری سەروەرە سڵاو لە موسڵمانان سڵاو لەو پێغەمبەرەی کە یەکێک لە زاراوە جوانە یەکێک لە زاراوەکانی نێوپەیامەکەی نەیارانی ئیسلام و هەوادارانی عروبە بەکاریان هێنا بۆ قڕکردن و لە ناوبردننی خوشک و دایک و کەس و کار و برا و کەسی برا و دایک و باوکی ئێمە لە کاتێکە لە پەیامەکەی ئەودا دەفەرمێ وئیذا المەوئودەة سئیلت بئەی ذەنب قوتیلت لە کاتێکە کەس و کاری ئێمە هەموو زیندە بە چاڵکران ئەوەش پەیامەکەی ئەوە نەک ئەوەی کەوا بەکارهێنا نارانی ئیسلام و هەوادارانی عروبە بەکاریان هێنا دژبە میلەتە ستەمبیرەکەی ئێمە. دیارە ئەنفال پرۆسەیەکی بەرفراوانی ئەتوانین بڵێن ئەوەی دەوترێت لە هەشت قۆناغدا بەڵام کۆمەڵێک چۆنەڵی پێشخان یان کۆمەڵێک ئامادەکاریشی بۆ کراوە چەند ناوچەیەکی تریش ئەکەونە بەرەو قۆناغانی ئەنفال کە بەر زیانە ئابوووریەکانیان بەرکەوت. ئێمە دەزانین پرۆسەی ئەنفال وەکو خودی خۆی ئەوەی لە مانگی شوباتی ساڵی 1970ەوە دەست پێکە تا مانگی ئەیلولی هەمان ساڵ لە هەشت قۆناغا لە 5 جوگرافیای دیاریکراوە جێبەجێکراوە چونکە هەر قۆناغێک لە جوگرافیایەکی دیاریکراوە بەکار هاتووە. قۆناغ یەک لە ناوچەکانی سەرگەڵ و بەرگەڵ و سەرکرداتی ئەو کاتی یەکێتی نیشتمانی کوردستان، قۆناغی دوو لە ناوچەکانی قەرەداغ، قۆناغی سێ لە ناوچەکانی گەرمیانی خوار و قۆناغی 4 لە ناوچەکانی شوان و شێخ بزێنی و تا بەشێکی کۆیە کەکەوێتە بەر هەولێر وە قۆناغی 5 و 6 و 7 لێ قۆناغی دیاریکراوە کە ناوچەکانی گوندەکانی سنووری هەولێر بۆ ناوچەی کە لەو سەردەمایە بە سنووری مەڵبەندی سێ هەولێر یەکێتی نیشتمانی دانرێ وە دوا قۆناغ کە کەوتە دوای شەڕی عێراق ئێران قۆناغی ناوچەی بادینانە هەموو سنووری ناوچەی بادینان. مەبەستم لە بەکارهێنانی ئەم قۆناغانە ئەوەیە کە بزانین چەندە ناوچەی کوردستان یعنی دیاریکردنی ناوچەکان بۆ ئەوەیە بزانین چەند ناوچەی کوردستان زیانی ئابووری لەو پرۆسەیە بەرکەوتووە. جیا لەم قۆناغانەش ئێمە ئەتوانین جا لەم ناوچە جوگرافیەش ئەتوانین بڵێن کۆمەڵێک ئامادەکاری لە ناوچەکانی دەوروبەری کەرکووک لە ساڵی پێشووترە کە ساڵی 1970 بە ناوی پشتوێنەی ئەمنی لە دەوروبەری کەرکووک هەر ئەتوانین بڵین ئامادەکاریەک بوو تەنانەت کۆمەڵێک پرۆسیس یان کۆمەڵێک سامپڵی ژوەرگیرا وەکو مرۆڤی کوردیش لە چەمی زەنگنەکە ئێمە توێژینەوەیەکی ترمان لەسەری کردووە هەروەها لە گوندی چیمەن بۆی لە کاتی پرۆسەکانی ئەنفالا چۆن تەعامل لەگەڵ ئەم قوربانیە مرۆیانەش بکەن. دیسان ناوچەیەکی تریشمان کە دێتەوە ناو قۆناغەکانی ئەنفال کە لە ڕووی جوگرافیەوە سەر بە هیچ قۆناغێکی ئەنفال نییە بەڵام لە ڕووی مێژوویەوە ئەکەوێتە ناو قۆناغی یەکەمی ئەنفالەوە ئەویش ناوچەی هەڵەبجەیە چونکە هەڵەبجە وەکو قۆناغ لە ناو قۆناغ یەکەمی ئەنفالایە بەڵام وەکو جوگرافیا زۆر دوورە لە قۆناغی یەکەمی ئەنفالەوە. یعنی دیسان ناوچەکانی هەڵەبجەش
بەسێکن لەو پرۆسەیە کە حکوومەتی عێراقی لە ساڵی 1970 بە هاتنی علی حەسەن مەجید بۆ منزومەی ئەمنی شیمالی لە کەرکووک دەستی پێکرد لە مانگی ئەیلولی ساڵی 1970 کۆتایی هات. ئەتوانین بڵین ئەو پێنج ناوچە جوگرافی بەدەر لە قۆناغی ئامادەکاری وە بەدەر لە ناوچەی هەڵەبجە ڕووپیەوە جوگرافیەکان ئەڵێن بریتە لە 7.775 کیلۆمەتر چوارگۆشە لە خاکی کوردستان ڕوبەڕووی زیانی مرۆیی و ئابووری و دیموگرافی بۆەوە دیسان لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونیشەوە لە پرۆسەی ئەنفال ئەوەی کە یەکێکە لە ئەو پرۆسی کە یەکێکە لە زیانمەندترین پرۆسەکانی مرۆیی و ئابووری و کۆمەڵایەتی لە کوردستانە. کاکسەر دیار لەم توێژینەوەی کە کراوە بە دیاریکراوی باز لە زیانە ئابوووریەکانی ئەنفال دەکرێت لە خۆناغەکاندا. ئەو زیانانەی کە لە توێژینەوەکەدا باز دەکرێت بە دیاریکراوی خۆی لە چیدا بینیوەتەوانێت؟ خۆی زیانەکان جۆرا و جۆرن. دەتوانین بڵین زیانەکانی ئەنفال ئێمە گەڕووەکانی تر یا ڕەهەندەکانی تر جێبێڵین تەنها بینە سەر ڕەهەندی ئابووری، دیسان لە ڕەهەندی ئابووریشە زیانەکان جۆرا و جۆر و فرەڕەهەندن. یەکێک لە کێشەکانی قەزیەی جینۆساید بەگشتیوە ئەنفال بە تایبەتی لە کوردستانان نەبوونی ئامارە. ینی توێژەر بەردەوام ڕوبەڕووی ئەم کێشەیە ئەبێتەوە. ئێمە تاقە ئامارێکی ڕسمی کە هەمان بێ کە زیانە ئابوووریەکان بۆ زیانە مرۆیەکانی دیاری کردبێ ئەتوانین بڵین ئەو پرۆسەیە کە وەزارەتی شەیدان و ئەنفال لە ساڵی 2006-2007 چۆنەڵی ئامادەی کردووە. بەڵام بە بێگومانیشەوە ئەم ئامارە بێکەم و کوڕی نییە. ینی بۆ ئەو کەم و کوڕیانی کە لەو ئامارەیە هەدیسان ئەو ئامارە بە شێوەیەکی کولی نەخراوەتە بەردەم توێژەران، تەنها ڕووز ئەقلامی لە مخەتەتێکە لە تەختیتێکی هەڵکاریە خراوەتە بەردەستی توێژەران وەتوانن سوودی لێ ببینن. لەو هینەشا کێشەیەک لەو کێشەی ئامارە زیانەکانی جینۆساید و ئەنفالی پێکەوە لەو هێڵکاریە تێکەڵ کردووە. جاکردنەوە ئەم زیانیانە بۆ توێژەر تا ڕادەیەکی زۆر قورسە. دیسان ئەوەی من ئاگادارم ئەو تیمانەی کە بۆ وینانە کە جێگەی ئەوە نیە بچمە سەر وردەکارێکە کەم و کوڕیان هەبووە لە گەیاندنی چۆنەڵی یان بۆ نمونە بۆ بەڕێکردنی زیاتر و خێراتری پرۆسەکە لەو کاتەیە کەم و دەیەکی زەمەنیان هەبووە. ئەتوان بڵێم زۆر زیانی ئابووری هەیە تۆمار نەکراون. ئەگینا من حەز ناکەم زۆر بچمە سەر ئەرقام، چونکە تۆزێک جۆگر نە ئەرقام سوودی پێ ئەگەێنێ نە بەس سەر ئەرقامێکی کولی چۆن ئەرقامە کولیەکەم لەسەر ناوچەکانی جینۆساید لە کوردستان ناوچەکانی ڕوبڕوونی قۆناغەکانی ئەنفال لە کوردستانەدا ئەتوانم ڕقمێکیش بڵێم کاو لەو داتایە لەو ئامارەی وەزارەتی شەیدان ئەخراوەتە ڕوو کە بەراورد بەو ناوچە فراوانەی کوردستان کە بریتە لە سەروی 4,000 دێی کوردستان تا نزیک دەبێتەوە لە 5,000 دێ ئەم هەموو کێڵگە و مەزرا و زەوی و زار و دیسان ئەو زیانە ئابووری کە پرۆسیسەکە لەسەر شارەکان ئەو تەزەخومە دانیشتوانە ئەو بێکاری کە کەوتەوە ئەتوانم بڵێم زیانەکان بەراوردبەوە حاڵەتێکی زۆر کەمە، چونکە لەو هینا کۆی زیانەکانی جینۆساید نەگەنفال بە 98 و کەسرێک 98 ملیۆن دیناری عێراقی و کەسرێکی ئەو کاتە کە بەراورد بە سعری دۆلاری ئەمریکی لەو کاتەیە بۆی بینەر زیاتر ورد بێ ئەکاتە نزیک بە 300 ملیۆن دۆلاری ئەمریکی. ئەنی ئەم ناوچە فراوانەی کوردستان یان ئەم هەموو پڕۆ ئەم هەموو کردەی جینۆساید لە کوردستانە بەراوردکردنی بەم ڕقەمە بێگومان ڕقەمێکی بچووکە. بەڵام داتاش یان ئەتوانم بڵێم توێژەریش ناچارە، چونکە داتایەکی فەرمی ترمان نیە، هی دەستگایەکی فەرمی پشتی پێ بەستی. هەرچەند ئێمە لە توێژینەوەکەی خۆمانە ئەم داتایانەمان بۆ منە لەسەر ناوچەی کەرکووک بەراورد کردووە بە داتای تر، بۆ منە لەسەر ناوچەکانی تر یا شار بە شارمان داتا کردووە بە ناوچەیەکی تر. ینی ویستومانە بەشێک لە کەم و کوڕەکانی ئەو زانیاریانە پڕ بکەینەوە. باشە ئەوەی کە ئێوە توێژینەوەکەتان کردووە دیارترین ئەو شتانی کە لە زیانی ئابووریا دەستنیشانتان کردووە چی بۆ لە ناوچەکانی ئەنفال؟ چونکە ناوچەکانی ئەنفال زۆریان دەرەوەی سنووری شارە گەورەکان بوو. ئەو زیانە ئابووریانە لە چیا بوو؟ مەسەلەن لە کشت و کاڵا زیانی لیاون، لە ژێرخانی بیناسازیە زیانی لیاون، لەوەی کە هاتوونەتە ناو شار و ئەویان چۆڵ کردووە وەکو
جۆرێک لە هەڵاوسانی دانیشتوان دروست بووە ئەمان زیانی لیان زیانەکان زیاتر لە چیا بوو؟ ئێمە زیانەکانمان بەگشتی لە توێژینەوەکە کردووەتە دوو بەشەوە. زیانە هەنووکەیەکانی کارەساتەکە ئەوەی کە لە کاتی ڕوودانی کارەساتەکە کەوتۆتەوە وە زیانە دوورمە و دواکانی کارەساتەکە. لە زیانە هەنووکەیەکانە بێگومان جگە لە بیناکاری کە ئەگەر بینای قوڕ و گوڵ و ئەوەش بووێ دیسان زیانێکی ئابووری بۆ هەر خێزانێک لەو کاتەدا چونکە مەوای شوێن یا مەوا و شوێنی نیشتەجێبوونی خێزانێک بووە و پێی ڕازی بۆەوە مرتاح بۆتیایەوە ئامادە نەبووە دەستی دیزایانی و کاتە ژوا بۆ تەنانەت لە شارەکانی شابۆن من لەو زروفەی کە ئەنفال ڕوویداوە ماڵەکەی خۆم لە شارا قوڕ بووە گڵ بووە بە هەمان شێوە. جگە لە بیناکاری بێگومان زیانەکانی تر بە حکمی سروشتی ژیانی لادێنشینەکان ئەگەڕێتەوە بۆ ئەو زیانانەی کە لە کشت و کاڵ وە لە کەرەستەکانی بەکارهێنان لە کشت و کاڵا بۆن منێمە تەوزیعاتی ئەو زیانانەمان کردو بەسەر کۆمەڵێک چۆنەڵی کۆمەڵێک ڕەهەندا بۆ منە زیانی بیناکاریە زیانی زەوی و کشت و کاڵە ڕاوەستانی پرۆسیسی کشت و کاڵە لەو زەویانەیە و دیسان زیانەکانی دانەوێڵا زیانەکانی ڕزوباغ زیانەکانی بێستان و شینایی و هەروەها زیانەکانی ئامێر چه ئامێرەکانی کشت و کاڵ چه ئامێرەکانی تریش بۆ ناو لادیانە لانی کەم لە گوندێکە ئۆتۆمبیلێک دو ئۆتۆمبیل سێ ئۆتۆمبیل هەبووە دیسان کۆمەڵە کەرەستەی کشت و کاڵی هەبووە لە بۆ نمونە لە تراکتۆر لە ترومپای ئاو لە دەڕاستە لە کۆمەڵێک شتی تر ئەنجا دیسان ئیزافەی ئەوەشمان کردووە بۆ زیانەکانی خشڵ و زێڕ و ئەوەی کە خەڵک بۆ نمونە چ لە گوندەکانەجی هێشت لە زیندانەکانی بەعسا لە قەدی کرایەوە و لی سندرا دیسان زیادەکانی پارە و سامان کە لەو هێنای بەریان کەوتووە. ئەمە سەبارەت بە زیانە هەنووکەیەکان بە زیانە دوورمەوداکان ئەتوانین بڵین ئێمە کۆمەڵێک حاڵەت لەو گۆڕانکارە دیموگرافیەوە لەو گۆڕانکاری دیموگرافیە سەری و خێرایی کە لە شارەکانە دروستی کرد. ینی تۆ بیهێنە پێش چاوی خۆت زیاتر لە 4 بۆ 5,000 گوندی کوردستان زیاتر لە دەیان ناحیەی کوردستان دەیان بگرە سەدان ناحیەی کوردستان چەند قەزایەکی وەکو قەڵات زێو ئەوانە قەڵە هەڵەبجە ڕائەگوێزرێ بۆ سەر شارەکانی تر لە کاتێک ئاگەریێمە بیرمان نەچێت حاڵەتێک باسی بکەین کە لێمە لە توێژینەوە کەشمانە ئاماژەمان پێداوە ڕێزم هەیە بۆ برای هاوبەش و هاوکاریشم لەو مامەساوە ڕەفعەت کە لەگەڵمە بەشدار بۆ لەو توێژینەوەیە یعنی ئەگەر بینە سەر ئەو حاڵەتە اقتصادی عێراقی بۆ ئەو کاتە ئەو شارانی بۆن ئەم لێشاوە فراوانی دانیشتوان ڕووی تێکرد خاوەنی چ ڕەهەند خۆیان خاوەنی چی سیستمێکی ئابووری بوون هەنی خاوەنی سیستمێک بوون بەعس بە ناوی خۆی بە عقلیەتی خۆی ناوی نابوو سیستەمێکی سۆشیالیستی بەڵام سۆشیالیستیش بە شێوەیەکدا تاشرا بوو بەو عقلیەتی کە بەعس خۆی مەبەستێتی ئەتوانی بڵێ لە شارەکانی کوردستانی لە شارەکانی عێراق بەگشتی شارەکانی کوردستان بە تایبەتی هیچ پرۆژەیەکی ئابووری گەورە وجودی نەبوو هەلی کار لە شارەکانی ئێمەیە هەلی کار بوو بە شێوازە سەرەتایەکەی ئەوەی خەڵک پشت بە ڕۆژانی ئیشکردن نەبەستێ پشت بە ڕۆژێکی تێر و 6 ڕۆژی برسییا ژیان لەسەر ئەو ڕۆژەیە بەستێ تۆ سیر بکە ئەم هەموو دەستەی کار چی بێکاریەک چه ئەزمەیەکی لە بازاری کاری کوردستانە دروست کردووە حەزەکەم ئەو حاڵەتە زیاتر ئاماژەی پێ بدەم حاڵەتێک دروستەکە ئەوەی ئابووری ناسان بۆ نمونە جۆرەکانی بێکاری دابەشەکەن بۆ چەند جۆرێک لە کوردستانە حاڵەتێک لە بێکاری بە شێوە ئاشکراکەی و حاڵەتێک لە بێکاری شاراوە دروستەکە تۆ سیر بکە من لە چەمچەماڵەوە هاتووم شارۆچکێکی وەکو چەمچەماڵ لە چەند گەڕێکێکی بچکۆلەوە 150 بۆ 60 دانیشتوانەکەی زیادەکە کەلار کە ئەمانە زیاتر قورسایی دانیشتوانەکەیان بەرکەوت کەلار لە ساڵی 57 لە ناو ئاماری عێراقیانی وەکو شار بریتە لە دەیەکی کوردستان تێگەی بەڵام ئێستا ئەنفال وای لێ ئەکا ڕێژەی دانیشتوانەکەی 160 بەرزەکاتەوە وای لێ ئەکا کەلار ئێستا بێتە یەکێ لە قەزا گەورەکانی کوردستان ئەنجا حاڵەتی تریشمان هەیە لە ڕووی بێکاری لە ڕووی نەهێشتنی بۆ نمونە بەرهەمی ناوخۆ لە ڕووی زۆر حاڵەتی ترکە لە شارەکانە دروستیەکە کاکسرار کەواتە بە کۆی گشتی دەتوانین بڵین بەشێکی زۆر لە بێکاری و ئەوەی کە ژمارێکی زۆر لە
دانیشتوان لە سنتەری شارەکان کاریگەری بۆ قۆناغەکانی ئەنفال دەگەڕێتەوە کە ئێستش کاریگەریەکەی بەسەرەوەی باشە. ئەمە ئەم توێژینەوەی دەکرێت لە چوارچەوەی کتێبێکدا بە چاپ بگەندرێت بۆ ئەوەی هەم توێژەرانی دیکە جارێکی دیکە سوودی لێ بین و هەم خوێندکارانیش بۆ توێژینەوە بتوانن پشت بەم توێژینەوەی ببەستن. بێگومان بکرێ بە کتێبیان نەکرێ کردنیشی بە کتێبەوە پرۆژەیەکی داهاتووە چگەل لەگەڵ ئەو توێژینەوەیانێمە لەو کۆنفرانسا نزیک بە حەوت توێژینەوەمان وەکو زانکۆی چەرموو هەبووە لە ناو زانکۆکانی ترامە تەنها وەکو زانکۆی چەرموو لەگەڵ توێژینەوەکانی ترایە بە شێوەیەکی سربەخۆ ئەکرێ بڵاو بکرێتەوە خۆ ئەگەر نشکرێ ئێستا نشری ئەلکترۆنی بۆ کراوە لەوانێ نشری لە جۆرناڵێکی تریشا بنووسین بۆ بکرێ ینی لە ئێستاەوە ئەتوانن توێژەران سوود لەم بەرهەمە ببینیان لەم توێژینەوە ببینن. دەست خۆش بە زۆر سپاس بۆ بەڕێز زرار عەلی توێژە لە سنتەری جینۆساید لە زانکۆی چەرموو بەخێر بێ سەرچاوان. زۆر سپاس بۆ دەست خۆش.